ایرۆ ساڵڤەگەڕا سیهویەکێ یا دامەزراندنا بەشی کوردیە دەنگی ئەمریکایە لەوێ بیرەوەریە بڕێڤەبەرن بەرێ کارمەند و پەیامنێر بیرەوەرینخوا ڤەدگێڕن بەری هەمویان هۆمەری دزەی یەک ji کارمەندên پێشین و li sala 2000 jî bû birêveberê beşî Kurdiyê dengê Amerîka behsî egerên vekirina beşî Kurdî lê dengê Amerîka dike. ئەوەی کە بووە هۆی سەرەکی بۆ کردنەوەی دەنجی ئەمریکا ڕاستیەکەی شەڕی دووەمی کەنداو بوو. شەڕی ئەمریکا لەگەڵ عێراقا لەگەڵ سەدام حوسێنە با بڵێن عێراقی سەدام حوسێن ساڵی 1990 پێم وایە 2 مانگی 1990 شەڕەکە دەستی پێکرد و پاشەوەی کە عێراق دۆڕاندی لەو شەڕە ئەمریکا وای بڕیاردا کە کورد ئەبێ بە زمانی کوردی ئەبێ بەرنامەکانی لە دەنجی ئەمریکا بڵاو بکرێتەوە. هۆمەر فەرهادی یەک ji پەیامنێرên پێشین بوو و دەماکو نێچیروان بارزانî سەرۆک وەزیری حکومەتە هەرێما کوردستانی بوو ئەو bi şêxê peyamnêran yan ji bi pîrê peyamnêran bi nav kir. Ferhadî bîreweriya xwe digel dengê Amerîka vedigerin. خۆشەکە لەوە بۆ ئێمە هەواڵەکانمان زۆر بە جددی و بە بێلایەنی وەکو بەرنامەی ڕادیۆکەی دەنجی ئەمریکا کە دەڵێ هەواڵەکان خۆشبنیان ناخۆشبن ئێوە ڕاستیەکان دەڵێن ئێمەش ئەو ڕاستیانەمان دەگوت و هەواڵەکانی هەرێمی کوردستان لە هەر سێ پارێزگای ئەو کاتی دەگەیاندە وڵاتانی دەرەوە. لێرە بەیانیان بە کاتی هەولێری هەرێمیش وەکتی پێدرێن نوێژی بەیانیان چارێکە سعاتێک بوو پەخشەکە من خۆم هەڵدەستام لە خەو ئەو کاتە سعات مدادەنەوە جۆم لە ڕادیۆکە دەگرێت. زانیم بایەغدانی حکوومەتی ئەمریکا بەکردنەوەی بەشی کوردی بایەغدانە بە کێشەی کورد لەبەرەوەز بەڕاستی پێمان خۆش بوو بەرە کاتەکە زیاد کرا و گۆڕا لە بوو سعاتێک و بوو 3 ساعت بوو ماوەیەک لەمە 4 ساعتیش بوو. ئێستاش پەیامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر کە پەیامنێرمانە لە شاری کەرکووک و گەرمیان ڕاستەخۆ لەگەڵمانە کاک دڵشاد ئەم کاتت باش ینی ئەمڕۆ بیرەوەری 31 ساڵی دەنگی ئەمریکا حەزم دەکرد پێش ئەم شتێک بزانم لە هەرێمەکانی کە کێشە لەسەرن ناوچەکانی نێوان هەرێم و بەغدادا دەنگی ئەمریکا چۆن یان خاندنی خەڵک بۆ دەنگی ئەمریکا چۆنە؟ بەڵێ دەخی لەم کاتان باش پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی دەنگی ئەمریکا لە بیسەران و بینەران و خوێنەرانی دەنگی ئەمریکا ئەەکەم دیارە وەک ئاگدارن کە دەنگی ئەمریکا بە تایبەتی لە ماوەی دوای شەڕی داعشەوە کە فراوانتر بوویەوە و پێش ئەوەش کە لە ساڵی 90ەکانەوە تاکو ئێستا ئەتوانم بڵێم وردە یعنی بە قۆناغ چووەنی و خەڵکەوە بە تایبەتی لە ئێستادا کە دەنگی ئەمریکا تۆڕێکی فراوان لە پەیامنێری هەیە و پەیامنێرانی دەنگی ئەمریکا بەڕوونی کێشە و معاناتەکانی خەڵکە گوێزنەوە بۆیە لە ئێستادا دەنگی ئەمریکا ئەتوانم بڵێم بە تەواوەتی چوەتە نێو خەڵکەوە بۆتە پردێکی پەیوەندی لە نێوان خەڵک و دام و دەستگاکانەوە وەکو بێگومان خۆشتان ئاگدارن و بینەران و بیسەران و خوێنەرانی دەنگی ئەمریکا ئاگدارن کە کەم ڕۆژەیە زانیاری و راپۆرت و هەواڵی دەنگی ئەمریکا لەلایەن ماڵپەڕ و سایت و دام و دەستگا و سۆشیال میدیاوە نەگوێزرێتەوە و وەکو دەستگایەکی معتەبەر زانیاریەکانی پشتی پێ نەبەسرێت بووە لە ئێستادا ئەکرێ بڵێن دەنگی ئەمریکا بووەتە کەناڵێکی میدیایی پڕ لە میزداقیەت لای خوێنەران و بینەران و بیسەرانی کورد. باشە بۆ خۆت کاک دڵشاد کە پەیامنێرێکی چەندین ساڵە بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا کارەکە یعنی دەمویست تەقیمی تۆ بزانم یان بۆ خۆت کارکردن لەم دەستگایە چی دەگەینێ؟ بێگومان دەخیل من ماوەی تقریبان 8 ساڵ و نیوە لە دەنگی ئەمریکام ئەتوانم بڵێم بەو پەڕیا سوودەییوە ئیشەکەم بەو پێی کە یعنی زۆر ئازادانە و زۆر بێ ئەوەی کە هیچ ئیعاز بێ ئەوەی کە لایەنداری بێ ئەوەی کە هیچ ئینتیما و با بڵێن بیرروباوەڕێکی سیاسی زاڵ بێت بەسەر ئێمەدا و ئەتوانم بڵێم تەنها داواکاری دەنگی ئەمریکا لە ئێمە لە ماوەی کارکردنمانە ئەوە بووە کە
بە شێوەیەکی پیشەیانە و دوور لە لایەنگیری و بتوانین لە کاتی راپۆرت و گواستنەوەی زانیاریەکاندا هەموو لایەنەکان بە باڵانسەوە وەربگرین. ئەمە یەکێکە لەو بنەمایانەی کە دەنگی ئەمریکا کاری لەسەر کردووە کە بۆ ئێمە مای خۆشحاڵیەوە. ئەوەش کە مای خۆشحاڵیەکە سەرجەم لایەنەکان و دەنگ و ڕەنگە جیاوازەکان تێگەیشتون لەوەی کە دەنگی ئەمریکا میدیایەکی فەرمی پرۆفشناڵی بێلایەنە، بۆیە بە بێ جیاوازی دەنگ و ڕنگ و ئایدیا جیاوازەکان قسە بۆ دەنگی ئەمریکاکەن و ڕاکانیان لە ڕێگەی دەنگی ئەمریکاوە دەخەنێ ڕوو. کاک دڵشاد زۆر سوپاس بۆ ئەوەی کە تۆ کار لەگەڵ ئێمە دەکەی و بەڕاستی شانازی بە تۆ و هەموو ئەو پەیامنێرانە دەکەین کە کاریان کردووە و هێستاش کارەکەن بۆ دەنگی ئەمریکا، هەر ئەوەندە پیرۆزبایی لێ دەکەین و دەستخۆشیش لێ دەکەین. سوپاس کاک دڵشاد. پیرۆزە لێەوەش ئێمە شانازی بۆ بکەن. زۆر سوپاس. عمەر شێخموز لە ساڵە 2001 دەست بە کار کرد لە دەنگی ئەمریکا وەکە سەرنویسکاری بەشی کوردیە دەنگی ئەمریکا و لە ساڵە 2005 ئەو بوو سەرۆکی بەشی کوردینەها ژێ سوی دێ بە مەڕەیە کاکومەردەم باش، یعنی ئیرۆ ساڵڤەگەڕە 31 ساڵیا دەنگی ئەمریکایە و چەند ساڵە تولڤر بووی 6-7 ساڵە، یان چەند ساڵاژی تو ڕێڤەبەری بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو. لەوێ بیرەوەری تێدا چی هەیە تشمەڕە بێژی؟ ڕۆژ باش و گەلێکی پیرۆزبایی لەوە و لە گۆهدارێن دەنگی ئەمریکا دەگرم بۆنەیە 31 ساڵیاوە. تشتێک گۆ گرنگە دوێ دەماگۆ ئەس لە دەنگی ئەمریکا بووم مەدسێ دەستکەفتێن مەزن بەدەستانین. یەک جوان ئەو بوو سەرویس سامە یان بەشێ کوردی خەلاتا زێرین وەرگرت، یا دیاژ 1 ساعت بوو 4 ساعت دوورە مەداوا بەرنامە تەلەڤیزیۆنێ کرد، ئەو ژی گەلێکی سەرکەوتنێکی مەزن بوو. لێ دوو تشتێ دیگۆ جێ سەربلندیە بوون ژمەڕە بڕاستی. یەکێک ئەو گۆ چەند جارە راپرسی هاتنگرن کرن لەسەر بەشی بیانی دەنگی ئەمریکا گوچقاس گۆهدارێ وێ هەنا گەلێک جاران دەنگی ئەمریکا بەشێ کوردیش پرانیا بەشێندنی ڕۆژهەڵاتە ناوین زێدەتر خەڵک گۆهدار بوو. یادی دیا کارمەندێمە ji ber got gelekî dilê wan xweş bû got beşê Kurdî hate damezrandin pir bi dûrsozane karê xwe dikirin we wekû erkekî niştimanî bi rêve dibirin, yanî tu servîsekî din ew ruhiyet li cem tu nebû. کاکومەر من دخواست ez bizanim tu çi pêşniyaz dikî niha di mîdya niha van salan ku pêşketinên gelkê mezin çêbûne di mîdya civakî da di mîdya dijital da ji bo beşê Kurdiyê dengê Amerîka ji bo ku bernamên xwe baştir bike û baştir bigeha guhdarên xwe temaşevanên xwe. Bername aktuel gelekî giringin yani ego behsa siyaseta rojane dikin hebûna peyamnêrê zêde başa hevpeyvîn gelekî giringin bername dibeyt û dîtinê cihê xwe dibînin dûra mesela rastgoyî û lêkolîn û xwe amadekirdin berî got bername vêne beş pêşkeškirin gelekî giring e û tiştê got ez bi xwe pir pê dilxweşim yanî gelek ji wan gencê got me sala 2001 ew girtin tu tecrüba wan û ezbûna wanê rojnamegerî tu nebû lê niha giş bûne rojnamevanên gelekî profesyonel û insan serê wî bi wan bilind dibe. Belê Kakumer ez dixwazim tişmar bêjî bîrêweriyê te ên xweş û nexweş di wan salên ku te kar me rekirî çawa çi ne? Wela tiştê gelekî xweş bû bi min yanî duê dema me de rejîma Saddam Hüseyin ket ew mandebûna me zêde encamekî wênî baş hebû ya didiya beşê Kurdî tuqasî geşekiriye got niha ez dibihîzim got 39 karmendin ji dêvla 8 karmendê got di dema me de hebû ya tiştê gelekî xweş yanî min bi rastî ew 6 salê yan 7 salê dengê Amerîka
بسالن هری خوش دیانه خودت ظالم یعنی 6 سال از پیش نازید کم تشتین نخوش او بو تم ترسيل سرما هبو ممكنه وقتها بشي عربي هاتا قرتن هناك بشي ندني روشلاتا نابين هاتا قرتن ما ترسيل سرما لسر بشي كرديجي هبو ليه اما مدزاني وكو امباسادور بيتر جالبريث تبدقوت كاس نكاره وبقرا جبرقو يدني امريكا ببريارة سنات ببويا جرك ببريارة سنات جيب داقرت الحكومة يعني إدارة برياتي هل سرقارك نايقتن بالي كاكو قال لك سباس يعني امجي بشانازي وان صالين كاري مد قالتا بيرا خد اينن وام قال كيف خوش بونكو ام قال كي جتفر بنا وج ازمناتا يا هم يا سياسي وهم يا نفيسيني وهم لاين جياني دوان صالان دا قال كي سباس جبوتا كاكو باش ورش نهاجي هفكاري من سيروان خوش شو الاستوديو اويجي بوچان صالان كار بباشي كودي راكريا وبدنجي امريكا رانا بتني باشي كودي اللي باشي ديجي كاركريا جار قطبون تذهب ويلي ديسان كان صال سيروان اف 10 سال فيتري 10 سال ياز دنجي امريكا بقشتيمه ودناف دجي حفت 8 سال باشي كردي راستي تشتتيني دخيل از ليزي دافك بشتي كوفاما موستين بريز وك عمر شرموس وماري زي فهملينا مدرسات ليزي ذكر تشتاز خوازن بيجم كو براستي دنجي امريكا د سالان د شي قريبو نافكي هم بب بيونديك د نافبرا كردان و امريكا وهرو هذا نافبرا كردان بخود وكو نافي في برنامج كرد كونكشن اركامي سركي او بوكو كرداب هافريدن 10 سال بعد 10 سال كي تريد بيجبوك 22 سال سالان نها ام بتر سنجيد بيخن سرچي يان بلاني ماتشي كو ام سنجي بيخن سر جبو كو باشتر بجهن جهدارا باشتر بجهن خلكي راست داخل بيونديا يعني تايبت منديا دنجي امريكا او كو نب سربخويا دزغه كصديق صد سربخويا راست كو بشك حكومه امريكا لدوار سرنفيسكاريه د حكومه امريكا تماي تكرنت ناكو اف جي تايبت منديا كا سرخوبونا دنجي امريكا اجبرلو و درفتك جبو تماشاوان كرد بينرين كرد جهدارين كرد خوندوان كرد كو تشتكو ام پیشکش لكن يان دكارم پیشکش بكن لجهن دنتنيه رومالا كو سر اكرانين دنجي امريكان سر بيلين دنجي امريكا ومال بيرين دنجي امريكا تكرن لجهه كيدني كردستان نابينش برقول كردستان تزانه برانيا يعني برانيا هري مزن جدزگهن راگهاندنه سر بالي و بارتين سياسي ويه افيك ام دكارم بكار بينن كو نها ايرو روج وكو بيسكادن تجيغوت ميديا نها بويه ميديا جواكي وميديا ديجيتال ام دكارن سودي جويه كي بگرن خو بگهن هر كسي هگر جنك المالي بن يان ميرك المالي بي يان گنجك بي يان كسكي لكاردك يان كسكي لسر موبايل خويه ارمانجا مي نها ودفي قناقيت اوكم قارب خو بگهن هر كسي تشيب بلاتفورم كو هب داخل ام بكار بينن وبشويه تايبد ويب بلاتفورم خو بگين الحركسي وبجوازيا باشي كردي دنجي امريكا دقال دزگه هندين راگه هاندنا كردي تچي دادي جبليكو او مساله بحث بكري جیازیا ویکو کردین هر چا پرچه کردستان الویدکی کار دکن کردین ایران کردین ترکیه کردین عراق و سوریه و اویا دکاره بب جهك جبو هم پیش خستنا زمان کردی و حطاره دیک بشه کردی دنگ امریکا سالان دوانسی هو یک سال بوده رولک مزن لیستیه نزیکبونا زاراوین سرکی زمان کردی و هر وها هلانینا او حساسیت سیاسی دناو زاراوان ده و دناو پارتین سیاسی لین آلین کردستانی اوات شکی تایبت کو دنگ امریکا دکاره بک و هینجی دکاره باشتر بک هلبت سپاس سیروان يعني يك في بيرواني بني دكارا بيروز باي الهفكار الخوا هموادي كن دوان كسين كو كار بمرة كري چندين صالا جي هموان ديار هر كسي كي دمكي كرد بيان دمكي دريج با كار بدنجي امريكا باشي كردي ركري جي هوان ديارات راسا يعني وكا هماردزي بحث كري دس بيكاوي 15 دقيقة بو شكر حتى بو 3 ساعات و 4 ساعات البرنامج راست وخا لدمي شرعي عراقي دي بيرا برنامج تلفزيوني دس بيكون هاتشن برنامج تلفزيوني معنا اجا لفي بيرواري بتني از دكار بيروس بايلتا وتما تفايا وان كسابكم خدمتها باش يكون دنجي امريكا كري سباس